لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا زۆر خۆشحاڵم کە لە شاری سلێمانی شاری هەڵمەت و قوربانی هەمیشە دەست پێشخەر بووە دائیمەن لاپەڕەی تازەی هەڵاتۆ لە لاپەڕەی مێژوودا هەموو ڕۆژێک شت تۆمارەکە کارەساتەکان تۆمارەکە ئەمڕۆ لە ڕۆژێکی وەکو ئەمڕۆدا گەلی ئێمە لەسەر پێیە بەرامبەر بە ئەو زوڵمەی کە لە ڕۆژاوای کوردستان ئەکرێ لەلایەن دوو دەوڵەتی فاشیستەوە ئەحمەد شەرعێکی داعش و بە پاڵپشتی ئەردۆغانێکی فاشست کە ئەویش پاڵپشتن بۆ یەکتری بەڵام ئەمڕۆ گەلی ئێمە بە خۆشحاڵیەوە کە لە حەڵەب گەڕەکی شێخ مەحسوود و ئەشرەفیە گەلی کوردی کۆ کردەوە ڕۆحمان بوو بە یەک ئەبینین لە هەر چوار پارچەی کوردستان لە شارەکانی باشووری کوردستان هەموو چالاکی ئەکرێت دژ بە و ناحەقی کە یەکی زۆرە بینم هەر چوار پارچەی کوردستان ئێستا بەداخن بۆ کوردانی ڕۆژاوە تا چەنێ گرنگە لەم بارودۆخەیە بەم جۆرە بینەوە جارێکانی حەڵەب هەمومانی کۆ کردەوە الحەمدوللا بانگەوازیش لە هەموو لایەنەکانەکەم لایەنەکانی باشووری کوردستان لە هەر حیزبە بچووکەکان و هەتا ئەگاتە گەورەکان لە ڕێکخراوەکانەوە لە کۆمەڵگەی مەدەنی داوا ئەەکەم کە ئەم پاڵپشتی یەکترمون یەک دەنگ و یەک ڕنگ و یەک هەڵوێزبین پاڵپشت بین بۆ ڕۆژئاوای کوردستان ئەگەر ڕۆژئاوای کوردستان لەبار بچێ گەلی کوورد هەمووی لەبارە بچێ بۆ ئەوەی من بەرگری لە خاک و نەتەوەی خۆم بکەم من ئەگەر خۆم بناسم من نەتەوەیەکەم ئەگەر نەتەوە خاکی نەبێ ئەخلاقی نییە حرمەتی نییە وەک ئینسان سیر ناکرێ پێویستە ئێمە بە خۆمان بکەین بە قوربانی خاک بۆ ئەوەی خاوەنی شەرەف بین خاوەنی کەرامەت بین لە هەموو جیانە حسابان بۆ بکرێ کاتێککە من خاوەنی خاک و خاوەنی دەوڵەتێک بم حسابم بۆ ئەکرێ بەڵام کاتێک من کە خاکم نەبێ و داگیرکەر خاکی داگیری بکات و من هەڵوێستم نەبێ کەواتە من خاوەن ئەخلاق نیم ئەخلاق ئەوەیە تۆ بەرگری لە خاکوونەتەوەی خۆ بکەیت خۆشحاڵیشم گەورە دەنگایە هەموو هاتوونەتە سەرجادە ناڕەزایی دەرەبڕین بەرامبەر بە عەرەبی شۆڤێنی بەرامبەر بە تورکی فاشست خۆشحاڵم گەلی کورد ئەمڕۆیە کە هەر یەکی ژەبین ئەڵێن ڕۆژ ئاوا تۆ تەنیا نیت هەموو باشوور لەگەڵتە هەموو کورد لەگەڵتە